لەو شوێنەی چیاکانی زاگرۆز باوەش بۆ دەشتاییەپان و بەرینەکانی گەرمیان دەکەنەوە. شارێک دەبینین کە تەمەنی لە تەمەنی بەرد و ئاو و خاک دەچێت. خانەقین ئەو ناوەی وەک مۆسیقایەکی دێرین لە نێوان لاپەڕەکانی مێژوودا دەنگ دەداتەوە. شارێک کە تەنها پارچەیەک زەوی نییە، بەڵکو پردێکە لە نێوان شارستانیەتە جیاوازەکان. ناسنامەیەکە کە هەرگیز کاڵ نابێتەوە. دیارە خانەقین ناوچەیەکە هەخۆی بەگشتی سەر بە ناوچەکانی کەلهۆڕنشینە. نەتوانم بڵێم خانەقین لە مێژووە ئەم ناوچەیە پارێزگایەک بووە بە ناوی پارێزگای باجڵانەوە، بەگشتی سەر بە کرماشانین ئێمە، سەر بە کرماشان و ئیلامین ئێمە. زمانەکەی ئێمە لێرە بە چوار شێوە زاری کوردی ئێمە لە خانەقین ئەدوێن. چوار شێوە زارەکە زۆرینەی کەلهۆڕیە. کەلهۆڕیش چەند بنەزارێکمان هەیە. ئێستا مەسەلەن چەند ناوچەیەک لە خانەقین هەیە، ناوچەی ئەو ناوچەیە لەگەڵ ناوچەیەکی ترە شێوەزاری کەلهۆڕەکەیان بنەزاری تێ و جیاوازی هەیە، بەڵام هەمووی کەلهۆڕیە. بۆنەی ئەوە کە توجارەت لێرەوە ڕەدەبوو، چەندین خان لەم شارە بوو. خان وەکو گراجی ئمڕۆیە، ئەو خانێ لە خان لەقەی خانەوە و خان بەرەو پشت خان، ئەوەنە خانی زۆر بووە، نیمەی خان لەقەی خانەکان بۆ خان لە پشت خان بۆ ئەمانە توجارەتەکە لێرە ڕەت بووە. چ لێرەوە چۆ بۆ وڵاتانی تر شەرق، چ لێوە هاتووە بۆ ئێرە. و ڕاستیەکەیشی سەحتر ئەوەیە بڵێ خانەقی نەک خانەقین. خانەقی یعنی خان بعضی لەوە ناو نەقی نایە، کۆ کابرای لێرە بووە ناوی نەقی بووە وەناو ئەوە ڕاست نییە و قسە ڕاست نییە. خانەقی یعنی خان لەقەی خانەوە، خان بەرەو پشت خان بووە، خان لە تەنیشت خانەوە بووە، بۆیە وتیانە پێی خانەقی. لە ڕووی زمانەوە ئەو ناوچەیە سەر بە زمانی گۆرانە و بە یەکێک لە با بڵێن سەرزارەکانی گۆران قساکەن کەلوڕی زۆر تێدایە و دانێکی تر کەوا کات زیاتر و زمانێ چڕ بێتەوە ئەمارەتی باجەڵانە. باجەڵان وەکو عەشیرەتنە، وەکو ئەمارەت کە چەندین هۆزێکی گەورەی وەکو چەند تیرەییە کە تایەتی. دواتر ئەما بێ لە بیرمان نەچێت دینی ئەو مەنتیقەیە چی بووە؟ یارسان. خەڵوەنە خەڵوەن ئەرەگیان ئەڵوەن ئامان ئەڵوەن ئامان ئەڵوەن سەرچەشمەی گرسراوانە مەیدان ئەڵوەنە خەڵوەن. لە زەمان عوسمانیەکان لە ساڵ 1878 قوتابخانەی دروست کریا لە منتەقەی عالیاوە و شنەپی و زمانی تورکی مدیرەکەیشی مۆڵا عزت وتیانە پێ خۆی تەک تەنیابی خۆی دەرس تورکی دیات. دوایی ئیجا لە دوای ئەوە یەواش یەواش چەند قوتابخانەی لە خانەقین کریاوە. لە ساڵ 1932 یەک قوتابخانەی منزەریە و خانەقینی کریاوە لە ناو خانەقین. 1936 و 34 و 35 مەدرسەی ئەرا دوێتەغان کریاوە. یعنی بزان ئەو وەختە مەوەتی من شار ڕوشنبیران و ئەدیبانە تەخەڕوج کردن کشتیان وەکو ڕێک و پێک و ئەوانە. ئەمڕۆ کە سەیری خانەقین دەکەین تەنها مێژوو نابینین، بەڵکو ئیرادەیەک دەبینین بۆمانەوە. خانەقین لە مێژووی شارستانێتیدا تەنها ناوێک نییە لەسەر نەخشە، بەڵکو ڕووبارێکی نەبڕاوەیە لە داهێنان و جوانی. شارێک کە دوێنەی پڕە لە شانازی و ئەمڕۆی پڕە لە هیوا بۆ سبەینەیەکی گەشتر. ئێرە مۆزەخانەی ئتنۆگرافی ناوەندی کەلتوری خانەقینە کە لە ساڵی 2003 دامەزرێنرا.
ئەم مۆزەخانە پێک دێت لە چەند بەشێک لە پەیکەرەکان بەشێک شیوەی بناسازی کە لە خانەقی چۆن بووە کە بە وێنە و بە فۆتۆ پیشانی ئەدەین بەشێکیش کە ئەو گڵیم و ئەو یان و ئەو دەستکردانە کە لە خانەقین دروست کراوە کە تایبەتمەندی هەیە بە ناو شارەکە. ئێرە تەنها مۆزەخانەیەک نییە بەڵکو سەنگەرێکە بۆ پاراستنی زمان و کەلتور و ئەدەب و سەقافەت و هەموو شتێکی جوانمان هەیە. گەرەکمانە هەموو شتێک ون نەبێ. ئێمە لێمێ ئەیپارێزین پیشانی ئەدەین ئەو خەڵکانە کە ئێتە ئەملانە ئەڵێن پێیان ئەمە خانەقینە، ئەمە کەسایەتێکانە، ئەمە پەیکەرەکانە، ئەمە هەموو شتێکی جوانە لەناو ئەم شارە. ئەمرا ڕوکنێکە کە دانراوە بۆ پۆڵەنیەکان کە لە جەنگی جیهانی دووەم لە خانەقین جێگیر بوونە. ئیتر من توانیم ئەم کەرەستانە کۆ بکەمەوە کە شاخصی قەبرەکانە کە ئەوانەی کە مردوونە لە خانەقین قەبرستانێک هەیە بە ناوی پۆڵەنیەکان، قەبرستانی پۆڵەنیەکان لە خانەقین هەیە. ئیتر من کۆم کردەوە بەو شێوە، ئیتر ئەوەش بۆ هۆی ئەوە کە دوو قونسڵی پۆڵۆنی لەگەڵ سەفیری پۆڵانی بەجابەجا بێن سەردانی مۆزەخانەی خانەقین بکەن. ئەڵوەن ئەو شادەمارەی کە خانەقینی پێزیندووە. ئەم ڕووبارە تەنها ناوی ئاو نییە، بەڵکو گەواهیدەرێکی ڕاستگۆی هەزاران ساڵ مێژووە. لە کەنارەکانیدا مرۆڤی ئەم ناوچەیە فێری ژیان و کشت و کاڵ و داهێنان بوون. ئەڵوەن لای خانەقینیەکان وەک دایکێکی میهرەبان وایە کە شارستانێتی ساسانی و سۆمەری و سەردەمە نوێیەکانی بەیەکەوە گرێداوە. پردی ئەڵوان زیاتر باسی ئەوە دەکرێت کە لە ساڵی 1860 دروست کراوە. دیارە چەند ساڵێکی خایاندووە، تقریبان 10 ساڵێکی خایاندووە کە دروست کرا ئەو پردەیە. وەک باسەکەن وەکو باس ئەمە هاتووە، ئەڵێن کچی شای ئێران هاتووە چووە بۆ زیارەت، کە چووە بۆ ئەوەیە لێرە پرد نەبووە، ئەڵوان پردی لەسەر نەبووە. کاتی خۆی دیارە ئاوی ئەڵوان زۆر بووە، وەکو ئێستا نەبووە، ئەوکە زۆر بووە. پردێک لەشان پردەکەوە هەبووە. ئەم پردەی ئێستا پردێک لەشان ئەم پردەوە هەبووە. ئەو پردە کاتی خۆی لافە و ڕماندێتی بردێتی تر خشت و شتەکانی مابوونەتەوە لەو سەردەما. ئەوش هاتووە کچی شای ئێران هاتووەت لێرەوە ڕەت بووە، ئەمەی بیناوە و شۆ بۆزات و کە ئەمە ڕێگایەکی گرنگ و مهمە. ئەم ڕێگایە پرد لەسەر ئەڵوان نییە، هاتووە لێرە پارەکەی خەرج کردووە، ئەم پردەی دروست کردووە. ئەڵوان بە تەواوەتی جێکردنەوەی تەواوی ئەو شتانەیە کە لە ناو خانەقین هەیە. هۆرە، یاسان، توخمی ئاو، مەعاناتی میلەتەکە، هەر چواری ئەگەر کەسێک بوێت تێزێک دروستکە لەسەر ئەوەی خانەقین چیە دەست بە بۆ مقامی ئەڵوان، بەس دەست بە بۆ ئەوە تێگا تۆزیکی دکتۆرا دروستکە. مقامێکمان لە ناو یارسانە هەیە کاریگەری ئەو ناوە هاتوۆتە ناوەمە. هۆرەی تایە خانەقین کاریگەری هۆرە لە تۆنی دووەمیا دەرەکەوە. مەعاناتی میلەتەکەی تایە، ئەو شعرانەی کە خوێندرێ هەمووی گلەییە. ئیما لە ناو خانەقین یەکێ لە ئاوازەکان دروست بودن مامۆستا خوددا عەلی دروستی کرد، ئەڵوەنە، هەر مقامە ئەڵوەنە. ئەڵوان لە 1953 چ دەلای مامۆستا عەلی مەردان تێگەڵەیەکە لە بین هورە و بابیشن مقام عشاق. ئەگە چی دەبان دۆ ڕێ می کار بیمۆڵ فا ئەیە بوو دەڕاست، تێیدە خوارە و بوو دەنەهاوەن. دۆ ڕێ می بیمۆڵ ئەیە بوو دەنەهاوەندی، ئەیە لەیرە مقامێک وەرگرت وەک گەرمیان. تێدە کات خوۆننەکە مەسەلەن ئەڵوانە هاتوێنوە تاف یارانەوە لە چەک مەشوەڕە سواران گوش دەیدە پێ زانی دی ئەیە چ دەبان هۆرەی دوو دەنگی مەزەنزایی لەویە دزانی کەفدە ئەیرە
تێدە خوارە و لە مقامەکە لە دووەم تۆندەنگە چ دەبان هۆرە. خانەقی هەر شار بووە جێگەکەی بەڵام گۆڕاوە لەمێوە ئەولاتر ئەیلاتر بەرەو پشتر هەر شار بووە هەلا وجودیوە لەبەر و ئەم بە حکم مووقع جوگرافیەکەیەوە شار بووە چکە توجارەت بێت لە ناو شار و ڕەدەوێت ئەگەر شاریش نەوێت هەر ئەوێتە شار ئەو شوێنە چکە خەڵک خاوانە توجارەت چی بێت شۆن خەفتنیان گەرەکە شۆن خەفتن خۆیان هین حیوانەکانیان کە ئەو جاخۆ سیارە و قتار نەبوو بە چارەوە هاتن بە حیوان هاتن بە سواری هاتن لەی خانێلە شەو ئەمانەوە شەوە خەفتن جا لای خانێلە بووە خۆیان خواردن ئامادە ئەکرا و بۆ حیوانەکانیانیش ئاڵف ئامادە ئەکرا ئەدراوە حیوانەکان هەر خان بووە. مێژووی سینەما لە خانەقین بۆ سەردەمی جەنگی دووەمی جیهان دەگەڕێتەوە. کاتێک سینەماکانی وەک هاوینە و داخراوەکان بوونە قیبلنمای ڕۆشنبیری شارەکە. ئەو کات سینەما تەنیا بۆ کات بەسەربردن نەبوو، بەڵکو شوێنی یەکگرتنی زمان و کەلتورە جیاوازەکان بوو. هەر ئەمە ژوای کرد کە تا ئێستاش وەک شارێکی زیندوو دەربکەوێت. خانەقین یەکەم شاری کوردیە کە سینەما دێ لە ناوی عرز دەکرێ ینی وا بزانم 54-56 اینجا گەیشتە سلێمانی سینەما، بەڵام لە خانەقین لە کۆتایی لە سەرەتای چلەکانەوە سینەمای تیا بوو ینی فەرق زۆر ینی 15-20 ساڵ بێگومان ینی تەسیراتێکی زۆر بوو لەسەر خەڵقەکە. پێشوەخت شتیان بینی ینی دنیایان بینی پێشوەخت ینی بە تایبەتی ئەو نێوانی شەڕی جیهانی یەکەم و دووەم ڕووداوی گەورە دەرچوو ینی مەتەلەن سەرکەوتنی ئەوروپیەکان حولەفاکان لەسەر هیتلەر مەتەن هیتلەریان بینی لە فیلمەکان مەتەلەن لینیان بینی مەتەلەن شۆڕشی ئۆکتۆبەریان بینی ینی بێژگەلەوە فیلمی تاریخی و فیلمی مێژووی چەندین بابەتی دیکەیش ینی لە ساڵ 1925 مەسفەل وەند دروست کریایە بەلە ئەوەشە استکشاف نەفت خام کریا لە نەفتخانە ئەیانە گشتی دەوری ڕئیسی بێرە ناو خانەقین اینجا چەکردن مۆزەفینەکان ئەنگلیز بی طبعاً مۆزەفەکان و ئەنگلیزەکان هاتن چەکردن سینەما دروستکردن لە نەفتخانە و سینەمایگیش لە مەسفە ئەرە مۆزەفەکان خۆیان و عایلەکانیانیش هاوردنە اینجا ئەرە جارجاریش ئەرە مۆزەفەکان ئەو کەسەی لە لاڕۆ لە خانەقین تەعیین بینە ئەوانەشە مەوجود بینە شەوانە سینەما خسیانە کارەرایان. هەڵبەتە زۆر ئەپرسن یا ئەڵێن بۆ خانەقین 4 سینەمای لێبوو مەتەلەن لە چلەکانەوە یعنی بەڕاستی خۆی شەڕی جیهانی دووەم تەسیری کرد زۆر بۆ بڵاوکردنی سینەما نە بەس لە خانەقینەما لە هەموو دنیا لەبەرەوە شەڕە و حربێکی گەورەی جیهانیە جێیشەکانیانە ڕۆن دەبێ ئەمریکا و بەریتانیا و با بڵێن رووسیا لەبەرەوە دەیانەوێ ینی با بڵێن خزمەتی عسکەرەکانیان بکەن ینی لەوێ کە ئەچن زۆر ئەمێنەوە چەند ساڵێک 5 ساڵ کێشا و شەڕە اینجا سینەما دەڕۆیشت لەگەل جێیشە دەڕۆیشت ئەوە حەقیقەتەکەی وایە بەڕاستی. کاتێک دەنجی شۆڕشی کورد لە شاخەکانەوە دەنجیدایەوە خانەقین بە دەنجێکی بەرز وەڵامیدایەوە
ئەم شارە بووە پردی پەیوەندی نێوان شاخ و شار. لاوانی خانەقین ڕۆیان کردە سەنگەرەکانی بەرگری. ئەوان لە ژێر توندترین فشارەکانی ڕژێمە یەک لە دوای یەکەکانی عێراقدا نەیانهێشت چرای کوردایەتی لەم ناوچە استراتیژیە بکوژێتەوە. خانەقین هەر بۆ خۆی یعنی هیچ سەلماندنێکی ناوێ، زۆر ڕوون و ئاشکرایە لە گشت بۆرەکانەوە. تۆ تەماشای بکەی خانەقین شارێکی کورد و کوردنشین و کوردستانیە، گومان لەسەری نییە بە هیچ شێوەیەک تاکو و سەلماندنی بوێت. ئەمە یەک. دوو، خانەقین هەر عەرەبەکان خۆیان من قسەم لەگەڵ هەندێک دێمان هەیە عەرەب نشینن کە گوایە ئەوانە عەرەبی ڕەسەن پێیان ئەوترێ. من خۆم لەگەڵ ئەوانە قسەم کردووە وتیانە ئێمە تقریبان 100 ساڵە هاین لە خانەقین. ئەی شوونەکەیم لە ناوی شنەپی کوچەباغ. کوچەباغ یەکی گە لە شوونەی لەسە کە گشت خانەقینی شانازیکە دەپی، حتا ئەوەی کە لە دەرەوەی شارەگەتیت خۆشحاڵ بوود وەی سیمای جوانە، وەی دارەیل جوانە، وەی بوسانەیل جوانە، وەی بوێل جوانە کە لە ناو ئەی باخەی لێ دەرچدن. دەنگی خۆش، هەوایەکی پاک، سەدان ئایلە لەیلانە پەروەردە بێسن کە وەسایەی ئەی دارە و ئەی باخەیلەکە لە ناوی کار کریایەسن، ئەوانەی کە فەلاعبینە، ئەوانەی کە خەوان مڵک بینەسن، وەیشی وە توێنسنەسن کە بتوێنن ژێوی ژێیان خۆیان ینی وەڕێوە بوون. لە هەوان وەختیشە کە ئەو وەختە کە وەخت سەدام بشی من بێشوونی کە کار سیاسی لە ناوی ئەکریا، دەیان کەس تەنزیمات ئەهاتن لە ناوی ئەکردن و دەیان پێشمەرگە ئەهات لەیلانە یان لە ترسەوە خۆیان ئەشاردنەوە بێشوونی گیانی وەکو بتوێنن کە نامەی خۆیان بڕستن و کار بکەن فیسەبیل ئەوەی کە کوردایەتی شارەگە لە ناوی دیار بوودن یان ینی پەرە بێن و کارەی لە سیاسی کە لە ناو خانەقین هەسن. ڕاستی توایت ینی ئەی نییە هەر باخە، ینی گچتێک بیارە خانەقین، تەنیا باخ نییە، تەنیا بێ ینی و کارێکی کە بتوێنی من بشی من کارێکی سیاسی وەکو مەڵبەندێکی سیاسی بیارە ئارا خانەقینێگان. ئەمڕۆ بیناسازی خانەقین لە نێوان پاراستنی ڕەسەنایەتی و شەپۆلی مۆدێرنەدا دەزنجێت. هەر تاقەیەک یان دەرگا و هەیوانێکی کە دەڕوخێت پارچەیەک لە ناسنامەی شارەکەون دەبێ. پاراستنی ئەم تەلارسازیە تەنیا پاراستنی بەرد و قوڕ نییە، بەڵکو پاراستنی ئەو ڕۆحەیە کە خانەقینی پێدەناسرێتەوە، چونکە شارەکان بە بیناکانیانەوە دەژین و چیرۆکێکی درێژی هەیە کە نابێ هەرگیز کۆتایی بێت. بدێرە لە خانەقین چەند شێوازێک خانومان هەبووە. خانوویەکمان هەبووە قەوسەکی پێی وتراوە قەوسەکی، یعنی سەربانەکەی قەوس بووە، بە قەوسکرا لەبەر باران و ئەوانە تا ئەو لەسەری نەوێسێت. ئەوە لەم ناوچەیە کراوە، یعنی دیار و ڕوون و ئاشکرایە کوردیە. ئەمە یەک. دوو، ئەمە زیاتر لە لادیەکان کراوە، ئەو قەوسەکیە لە لادیەکان کراوە زیاتر، بەڵام لە ناو شاری خانەقین خودی خانەقینە خانووە کۆنەکان بە چ شێوازی کراوە؟ خانووە کۆنەکان بە شێوازی دیوارەکانی بە شێوازی مەورە بووە. مەورە خشت نییە، مەورە تەنها بە قوڕە، تقریبەن مەترێ دیوارەکانی بە تایبەت دیواری چواردەورەکەی مەترێ پان بووە، تەنها بە قوڕ هەڵیان گرتووە بۆ سەرەوە. ئەم جارە لە ناو ژوورەکانە ئێماڵێن حجرە، لە ناو حجرەکانە تاق هەبووە، چەندەها شێوازی تاق بووە. تاقی چوارگۆشەمان هەیە، تاقی مەقەوەسمان هەیە، کونەوانجەمان هەیە. کونەوانجە ینی ئەو کونا کەوا لەو کونەوە دووکەڵ و هەم بۆ هەواگوەڕین بووە، هەم بووە دووکەڵوشتیان ئاگریان کردوێتەوە لەو کوناوانجەوە دووکەڵوشتەکە ڕۆشتۆتە دەرەوە. تەلارسازی خانەقین تەلارسازیەکی تێکەڵە، وەڵامێکێکە لە تەلارسازیە حرە کۆنەکان. ئێمە شکلی ساسانیمان پێوە دیارە لە ناو خانەقینە، بەڵام بیرمان نەچێ ساسانیەکان
یەکێک لەو بەسەر بۆ منە لەکوێوە بۆ کوێ دەست پێکا با سەیری بکەین یەکێک لە کۆشکەکانی یەکێک لە خاسڕەوەکانی ساسان کێ پەروێزە ئەی پەروێز خۆی کوێ کرماشانە خەتی کرماشان بۆ خانەقین هەر ئەگەر یەکێک تۆزێ دەسوپلی بە قوت بێ هەر بە بەرد لە خانەقین وەکاتەوە کرماشان وەرە نزیکە هەنیەوەی لە بەرچامان بێ وەیە کاریگەریکی ساسانی زۆری بەسەرەوە هەیە و من وازانم هەر کەسێک کە لە هەر شوێنێکی جوگرافیا بێ تەنانەت کاریگەری هەڵسوکە و تەسیرەکە لەسەر گۆرانی وتنیان هەر بەردێکی دیوارەکانی پردی ئەڵوەند چیرۆکێکی تێدایە کە تیایدا هونەری بیناسازی تێکەڵ بە پێویستیەکانی ژیان بووە. خانەقین لە کۆنەوە وەک دەواازەیەکی استراتیژی و بازرگانی ناسراوە، ڕێگایەک بۆ کاروانەکان و شوێنێک بۆ ئاڵوگۆڕی معریفە و کەلتور. تەلارسازیەکەی ڕنگدانەوەی ئەو فرە چەشنیەیە کە شارەکەی پێدەناسرێتەوە. ئەگەر لە ڕووی هونەریەوە باسی ئەم پردە بکەین، زۆر جیاوازی هەیە لەگەڵ پردەکانی تر. لە چەپە نزمە لەو دیمەوە نزمە لە ناوڕاستەوە دوو کەوانی هەیە ئەو کەوانانە بۆ دابەشکردنی ئاوەکە کە ئاوی لافاوی زۆر هەیەت لە ئێرانەوە کە دابەشێکە بە ئەم شان و ئەو شان. دیزایانی هینەکان دیزایانی تاقونەکان هیچ تاقێک لە تاقێکی تر ناکات، کەوانێک لە کەوانی تر ناکات. دوو کەوانە ئەخیرەکانی ڕاست و چەپ بۆ گوندەکان ئاو ئەڕوە، ئەوە بۆ عالیەوە ئەڕوە، ئەمەش بۆ گەڕەکەکان یان کۆڵانەکان یان باخەکانی ئەم دی و لە ڕووی هەندەسیەوە وتم زۆر فەرق و جیاوازی هەیە لەگەڵ پردەکانی ترە لە جیهانە. زۆر شتە بینین بەڵام لەم لا تایبەتمەندەکەی ئەوەیە کەوانێک لە کەوانێکی تر ناکە، یعنی ئەوەی جەمالیەکی پێیداوە کە زۆر شاز بێ و زۆر تایبەتمەند بێ و ئەمەش تاکە پردەکە لە عێراق کە تەمەنی ئەوەندە گەورە بێت و بە عەمەلیش بەکاری بێنین تا ئێستا و ئیتر ئەم پردەش لە خانەقین بۆتە ڕەمزێک بۆ هەموو خانەقینەکان کە شانازی پێواکەن. لە مناڵەوە چوون بۆ سینەما، یعنی من لە سەرەتایی بوومە چوومە لەگەڵ جانی نەچوومەتە مەکتەب ئەچوومە فلیمە بینم، ئەوە تەبعاً تەسیرەیە بێگومان تۆزانی ینی ڕۆژ بە ڕۆژ ئەوە تەسیرەیە ئێمەش گەورەیە بین، یعنی ئەو تەسیری زیاتر دەبوو لەسەر ئاستی ڕۆشنبیری و ئاستی هونەری. ئەڵوان بۆ خۆی ئاوازێک لەنا ئاوازەکانی یارسان ئەگەر غەڵەت نەبم ڕزبەندی 58 لە 72کە مەسەرەن ئەوەی کە ئاڵوان یاوادەیە تۆزیە تام هۆرە شەدا مامۆسا عەلی کەمالی زۆر خۆش خوێندوویەتی وەستاشێکیایە مامۆسا عەلی ئەکبەری مرادیش خوێندێتی تایری یاروەسیش ینی جساق کراوە تۆکە بەڵام ئەوە چێتە سەر مقامی دەشت. بە سێ چینەی تێرە دەخوارەوە خەڵوان ئەمە سکێڵەکەی دیاری کرد بە عشاق سکێڵەکەی دیاری کرد تێتە تۆنی دووەم ئەرەگیان ئەڵوان ئامان ئەڵوان ئامان ئەڵوان سەرچەشمەی گرسراوانە مەیدان ئەڵوانە خەڵوان لە تۆنی دووەمە تێ جۆرێک لە یاری هۆراکە بیرمان نەچێ ئێمە وتمان باوکی مامۆستا خوددا عەلی هۆرە چڕێکی زۆر چاک بوو بۆیە کاریگەری هۆرە لەوێشە لە تۆنی دووەمە دیارە. دواتر کە هینیەکە دیسانەوە دیسان هەم پاخاتە ناو ئەو تۆنە سەرەتایانەی کە هەیە چون مقام بەم شێوازەیە لەکوێ دەست پێ کرد ئەبێ بێتەوە بۆ هەمان شوێن. ئەم هاتووە مەسەڵەن خەڵوان خەڵوان دیسانەوە هەمانەوە حرەکەی کە لە پێشووتراییکە دیسان دووبارەیە کاتەوە. ألوانا ما نمر وانسى جسمك السلام مدانا